فوتاني دار زان لسنا من عرب ولا سنا أسبرشك خواردي النص مرقم مشاوي دنيا ما خلص. ئەمە وتەی دایکی بورهان حەسەنە کە لە 26 مانگی ڕابردوو پاش ئەوەی لەگەڵ هاوڕێیەکی باسەردان چوو بوونە پارێزگای دهۆک تەنیا دوای چەند کاتژمێرێکە و 2 کەسە بە ئۆتۆمبیلەکەشانەوە بێسەر و شوێن بوون و پاش 22 ڕۆژیش چارەنووسیان نادیارە. برایەکی بورهانیش دەڵێت تا ئێستا نازانن براکەیان لەکوێ و هێزە ئەمنیەکانی دهۆکیش پیان وتون کە لای ئەوان نییە. کوڕەکەشی ئاماژە بەوە دەکات باوکی دەستگیر کراوە و داوای بینینی باوکی دەکات. ئێمە ئەو برایم نازانین بە ڕسمی نەگیراوە بزر کراوە لە ڕاستیە ئەکاتە قاڵبی بزرکردنەوە چونکە هیچ تەبلیغێکی پۆلیس و یاسایی بۆ نەهاتووە کە بچێتە بەردەمی دادگای یاساوە لەبەرەوە بزر کراوە 22 ڕۆژە تا ئەم تاریخە لە شاری دۆ دەست بەسەر کراوە گیراوە. ئێمە لێرەوە داوا لە پارتی دیموکراتی کوردستانەکەین کە بە زووترین کات باوکم کە ڕفێنراوە بۆمان ئازادکردن یان بتوانین تەنانەت بیبینین ئێمە بە ماوەی 22 ڕۆژە نەماتوانیوە بیبینین یعنی ئەمە چ ڕەوایەکی حەقە لە وڵاتەیە بەرپا ئەکرێت. دایکی بورهان دەڵێت لەبەر شۆڕشی کوردی نیوەی ژیانی لە گرتوخانەی بەعسدا بەسەر بردووە و هەر لەوێژ منداڵی بووە بەڵام ئێستا ئاوا پاداشتی دەدرێتەوە و کوڕەکەی بێسەر و شوێنە. بۆ حیزبمان نەک بۆ کوردایەتی ماکرد نەمازانی بۆ شۆڕش بۆ حیزبایەتیە مازانی بۆ حیزبایەتی هەر ئەو وەختی خۆمە خنکان نەمەهێت ناگەشتمە ئێستا ئێستا ئەوکەن ئەوە چاکەکەت ئەمان دەنەوە حکوومەت ئەو پیاوەتەکە ئەمان داتەوە ئێمە قووری ناکەن هیچکە بۆمان بەردەن باشە بەری نادەن ئەتم خۆمە تەقیمن لە نەفسی هەولێر خۆمە تەقیمن لە نەفسی ئینەکان خۆمە تەقیمە بەتەمای چییە؟ لەلایەکی دیکەوە کوڕی چالاکێکی مەدەنی سنووری ڕاپەڕین کە بۆ دابینکردنی بژێوی ژیانی ڕووی لە هەولێر کردبوو لەلایەن چەند چەکدارێکەوە دەڕفێنرێت و پاش ئەشکەنجەدانێکی زۆر پێی دەوترێت باوکت دژی حکوومەت قسەی کردووە و مافیەوەت نییە لە هەولێر ئیش بکەیت. من چالاگوانێکی شەقام لە ڕابردوودا لە خۆپیشاندانەکان جگەر لە داواکردنی ماف و قوتی هاوڵاتیان و موچەخۆران و مامۆسایان شتێکی ترم نەگوتووە. کوڕەکەمیان لە هەولێر لەسەر هەڵوێستەکانی من سزا داوا و دەستگیریان کردو بۆ ماوەی 3 سەعات ڕفاندویانە دوای ئەوەی کە لە کارەبایاندا و هەڵیان واسیوە و داخیان کردووە و ئەنواع جۆر ئەشکەجەیان داوە و دەریان کردووە لەسەر کارەکەیان لابردووە. خانەوادەی ئەو دوو کەسی کە لە دهۆک بێسەر و شوێن کراون لەگەڵ چالاکوانەکەی ئیداری ڕاپەڕین و چەند چالاکوانێک سکاڵاکانیان گەیاندا نووسینگەی سلێمانی پەرلەمانی کوردستان. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانیش دەڵێت دەبێت ڕفاندن و بێسەر و شوێنکردن کۆتایی بێت و هەرکەس هەرچی لەسەر بوو یاسا و حاکم و دادگا دۆسیەکە یەکلا بکەنەوە. ئێمە وەکو ئەندامانی لیژنەی مافی مرۆڤ پێمان وایە ئەگەر هەر بۆ نمونە تاوانێک لە هەر هاوڵاتیەکەوە بەدیکرا پێمان باشە لێرەدا دادگا سەروەر بێ یاسا سەروەر بێ با ئەگەر بۆ نمونە ئەوانش گومانیان لە هەر کەسێک هەیە ئەگەر شتێکی نایاسایی کردووە تاوانێکی هەیە با بە پێی یاسا بە ئاشکرا بە شێوەی ڕسمی بە شێوە یاسایی و ئاسایەکەی خۆی دەست بەسەر بکرێ نەک ئەمنیەتی هەرێمی کوردستان تێک بدرێ بە ڕفاندن بەدەست بەسەرگرتن یاخۆ یا بە بێسەر و شوێنکردن بۆیە ئێمە لێرەوە دەڵێن پێویستە بە پێی یاسایی تاوانباران بە سزای خۆیان بگەن و بێتاوانانیش بەڕاستی ئازاد بکرێت. ڕفاندن و بێسەر و شوێنکردن لە پارێزگاکانی هەولێر و دهۆک دیاردەیەکی نوێ نییە و لە ڕابردووشدا ڕۆژنامەنووسان سەردەش عوسمان لە هەولێر و وەداد حسێن لە دهۆک پاش بێسەر و شوێنبوونیان تەرمەکانیان دۆزرایەوە. سەروەرنەبوونی یاسا و بەکارهێنانی دام و دەستگا حکومەکان لەلایەن حیزبەکانەوە بۆ تۆڵەکردنەوە بە هۆکاری بەردەوامی ئەم دیاردانە دادەنرێن. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پێیام سلێمانی.